بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. گەیشتینە فەقەڕەی 24 کە دەفەرمێ يهدي من يشاء ويعصم ويعافي فضلا ويضل من يشاء ويخذل ويبتلي عدلا. طبعا ئەو فەقەڕەیە فەقەڕەیەکی زۆر گرنگ و مهمە و سێچا بابەتی زۆر گرنگ و هەستیار لە خۆ دەگرێ. ئەویش مەسەلەی هیدایەتە و مەسەلەی گومڕابوونە. طبعا لە مەسەلەی ئەفعال و کردەوەدا تەماشەکەن هەموو ئەفعال و کردەوەیەک پاڵدراوەتە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، بەڵام لە بیرمان نەچێت لە دەرسی ڕابردوو گوتمان خۆشەویستی خوای پەروەردگار لەگەڵ مەشیئەتی خوای پەروەردگار لە مەعسیەت و تاواندا لێک زیادە بنەوە. ئەوەتان دائیمەن بە لە یاد بێتن. دەفەرمێ يهدي من يشاء ويعصم ويعافي فضلا. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیدایەت دەدا، مەبەستی لێرانە هیدایەتی تەوفیقیە کە دێمە سەری ئینشاءڵڵا، ئەوەی کە بیەوێتن. دیارە هەموو خەڵک شایستەی هیدایەت نییە کە خوای گەورە تەبارەک و تەعالا هیدایەتیان بدا. وەیعسیم و خوای پەروەردگار دەیان پارێزیتن کە تووشی گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەت بن. وەیعافی و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا شیفایان دەداتن لە نەخۆشی و دەرد و بەڵایە کە ڕوویان تێدەکا. فەضلا ئەوە چییە؟ فەضل وەکو بڵێ زێدە چاکەیە، مستحقی ئەوەی نین ئەگەر بێ سەر ئەسڵەکەی بەس بێ بڵێ وەڵا ئەمن بەکردەوەی خۆی مستحقی ئەو هەموو شتانم کە خوا بۆم دەکا، مستحقی ئەوەی نین کەسمان. لەبەرەوەی یەک لە نیعمەتەکانی خوای گەورەکە پێداوین، جا لە چاو دەگری، لە گوێچکە دەگری، لە هەوا دەگری کە ڕۆژانە سەرفی دەکەین بەبێ حیساب، بەس حیسابی ئەومان لەگەڵ بکە سفر دەبینەوە. لەبەرەوە دەفەرمێتن چه فەضلە، بە فەضل و بەخششی خۆی خوای پەروەردگار. دائیمەن فەضل چێ برا بە ڕێزەکانی خۆم، کەلیمەی فەضل حەقی خۆت وەرگرتۆ بە زیادەوە، حەقی خۆت وەرگرتۆ دوای حەقی خۆی کە پێداوی ئەوجا بە زیادەوە شتێکت دەداتێ. ولله المثل الأعلى. نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگار بۆی کە نزیک بێتەوە لە فەهم و بیر و هۆشمان. کرێکارێکت هەیە لەگەڵ ڕێک کەوتووی بە 25,000 ئیشت بۆ دەکات. حەقەکەی خۆی 25,000 داوەتێ، ئەویش ئیشی خۆی کردووە. دوای ئەوەی کە 25,000 داوەتێ 25,000 دیکەیان 50,000 دیکەی دەدەیێ. ئەو 25,000یان 50,000 کە پێدا لەسەر ئەو 25 کە حەقی خۆی بوو کە وەریگرتووە، ئەوە چی پێدەگوترێ؟ ئەوە فەضلە، زیادەیە. فەضل ئەسڵی فەضلەکەی چییە؟ زیادە. یعنی خوای پەروەردگار زیادە لە پێویست کە حەقی خۆی پێداوین ئەوجا چاکەی دیکەشمان لەگەڵ دەکات. ئەوجا دەفەرمێ ويضل من يشاء ويخذل ويبتلي عدلا. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا گومڕا دەکا و وەکو بڵێ تووشی ئیبتیلا و ئیمتیحانی گوناه و تاوان و مەعسیەتیان دەکا کە لە گوناه و تاوان و مەعسیەتدا ڕۆدەچن و تووشی ئەنواع و ئەشکال نەخۆشی و دەرد و بەڵا و موسیبەت دەبن. عەدلە، بە عەدالەتی خوای پەروەردگار. ئەو شتانەی کە تووشی کافر و منافق و بێباوەڕان دێ، خوا بە عەدالەتی خۆیان لەگەڵ جوولاوەتەوە، و ئەوانەی کە دەیان باتە دۆزەخ بە عەدالەتی خۆیان لەگەڵ جوولاوەتەوە، ئەوانەی کە دەیان باتە بەهەشت بە ڕەحم و فەضلی خۆی لەگەڵیان جوولاوەتەوە. لەبەرەوەی لە فەرمودەیەکی سەحیح داهاتووە دەفەرمێ
عەبدێک چاوتروکانێک لە عیبادەت و خوای پەروەردگار غافڵ نەبوو. جا حیساب کە چاوتروکانێک چییە؟ دەڵێ خوای گەورە زیندی دەکاتەوە، پێی فەرمووی عەبدی من بەکردەوەی خۆت لەگەڵت بکەم یان بە عەمەلی بە ڕەحمی خۆم. تەماشای کرد کابرا طرفەت العینێک لە خوا غافڵ نەبوو، گوتی خوایە بەکردەوە عەمەلی خۆم لەگەڵ بکە. هەموو کردەوە عەمەلەکانی هێنان خستە تای تەرازوێکی چاوێکی، خستە تای تەرازوێکی سفر بۆ. ئەدی ئەو چاوەی دیکە، ئەدی گوێزکەکان، ئەدی عەقڵ، ئەدی ئەو هەموو نیعمەتانەی کە لە دنیا بۆی کردبووی، تی بیبەن بۆ ئاگری دۆزەخ، خوایە تۆ بە پەشیمانم بە ڕەحم و بەزەی خۆت. ئەو جا برا بە ڕێزەکانی خۆم بینەوە سەر مەسەلەی هیدایەت. خوای گەورە تەبارەک و تەعالا گە تەماشەکەن لە قورئانی پیرۆزدا باسی دوو هیدایەتانی کردووە. بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئینەکە لا تەهدی من ئەحبەبت. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تۆ کەسێک کە خۆشت بووێ هیدایەتی نادەی، ولكن الله يهدي من يشاء. خوای گەورە کە بیەوێ کەسانێک هیدایەت دەدات. من يشاء ئەوەی کە بیەوێتن، ئەوەی کە شایستەی هیدایەت دان بێ. لەبەرەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر حەریص بوو برا بە ڕێزەکانی خۆم لەسەر ئەوەی کە مامی کە پاڵپەشتێک بوو لە سەرسەختترین پاڵپشتانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات کە دیفاعی لێ دەکرد و هەتا ئەو مابوو نەیاران و دوژمنان نەیانتوانی دەستی بۆ درێژکەن، زۆر حەریص بوو لەسەرەوە ئیمان بێنیتن، بەڵام بەبێ ئیمانی مرد. ئەو ئاەتە ئەوە سەبەب نزولەکەی بوو، ئینەکە لا تەهدی من ئەحبەب. ئەگەر بەدەست پێغەمبەر بە عەلەیهی سەڵات وسەلام دەبا هەموو خزم و کەس و مام و ئەوانەی هەموو ئیمانیان هێنا بایە، بەڵام هەمان ئیمانیان هێنا نەخێر. بە هەمان شێوە لە شوێنێکی دیکەدا خوای پەروەردگار دەفەرمێ وئینەکە لەتەهدی ئیلا صیڕاط مستەقیم. ئەی محەممەد عەلەیهی سەڵات تۆ خەڵکی ڕێنمونی دەکەی بۆ سەر ڕاستە ڕێگا. لەوانەی خەڵکێکی نەخوێندەوار ئەگەر ئەوە بڵێ وڵا تەعاڕوز هەیە لە قورئان، لە لایەکی دەفەرمێ ئینەکە لا تەهدی من ئەحبەب، لە لایەکی دەڵێ وئینەکە لەتەهدی ئیلا صیڕاط مستەقیم. خەڵکی ڕێنمونی دەکەی بۆ ڕاستە ڕێگای ئیسلام. برا بە ڕێزەکانی خۆم، هیدایەتی دیلالە و ڕێنیشاندان هەیە و هیدایەتی تەوفیقی هەیە. بە مانایەکی دیکە هیدایەتی عام هەیە کە خوای پەروەردگار هەموو خەڵکی هیدایەت داوە، ئەو هیدایەتە عامە بە کافر و موسڵمان و منافقەوە، ئەو هیدایەتەی بۆ ناردوون و پێی ئاشنا کردوون. ئەو هیدایەتی عامە ئەوەیە کە خوای پەروەردگار بە پێغەمبەرانی ڕەوانە کردو عەلەیهیم. پێغەمبەران ڕێنمونیکەر و هیدایەتی عامن بۆ هەموو خەڵکی، بە کافر و موسڵمان و بە غەیری ئەو. چونکە ئەسڵەن ئەوانەی کە موسڵمان بوون چێ بوون؟ هە لە ناو کافرەکاندا بوون موسڵمان بوون. یعنی ئەوە نییە بڵێ خوای گەورە تەبارەک و تەعالا خەڵکی کافر و منافقی پشتگوێ خست بێ، نا، هیدایەتی عامی ناردووە بۆ هەموو خەڵکی بەبێ جیاوازی. ئەوانەی کە گوێ ڕادەگرن، ئەوانەی کە بە قسەی خوا دەکەن، ئەوانەی کە بە دوای هیدایەتی ڕێنمونی دەکەون، ئەوە خوای گەورە هیدایەتی دیکەشیان بە قسمەت دەکا کە هیدایەتی خاصە، هیدایەتی تایبەتە یان هیدایەتی تەوفیقیە کە موفەقیان دەکا بۆی کە ئیمان بێنن، باوەڕ بێنن. برا بە ڕێزەکانی خۆ ئەو خاڵە زۆر گرنگە هەڵوەستەی لەسەر بکەین. ئەویش کەس لە ئێمە نازانێت داخۆ ئایا لە لەوح المەحفوظ خوای گەورە چی لە چارەی ئێمە نووسیوە، موسڵمان یان کافر. کەس مطلع نییە بەسەر لەوح المەحفوظدا، بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێی بۆ دیاری کردووی، ئەسبابی هیدایەتی تەوفیقی پیشان داوین، وانە بێ ئاشنا نەبین بە ئەسبابی هیدایەتی تەوفیقی. فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. کەواتە ئەمن ئەتۆ کەسێکی ئێستاش کە موسڵمانیە کافرە، کەسێک کە منافقە، ئەو هۆکارانە بگریتە بەر، خوای گەورە چی بۆ دەکا؟ کار ئاسانی بۆ دەکا. فسنيسره لليسرى. یان وأما من خاف مقام ربه
ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. يعني زور بكرتو بختي خواي پروردگار أسباب هداية التوفيق بيگوتوي وچونە بەهەشتی پێگوتووی کەواتە برا بەڕێزەکانی خۆم خوشکانی ئازیزم ئەوانەی کە گوێبیستمان دەبن ئێمە گرتنەبەری هۆکارەکانمان لەبەرە هۆکارەکان بگرینە بەر ئەو جا کە هۆکارەکانمان گرت نەبەر خوای پەروەردگار نەتیجەمان دەداتە دەست. بەڵام کەسێک باوەڕی بەخوا نەبێ باوەڕی بە پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وسەلام گاڵتە بە ئیسلام بکە ئەو جا بشڵێ وەڵا جا من هەر خوای گەورە لە لەوح المەحفوظ لەسەرم نووسیوە کە موسڵمان نەبم. ئەوە بوختانە و درۆیە دەکاتن بە خوای پەروەردگار بۆ چکە نازانیت لەو لەوح المەحفوظ نووسراوە پێغەمبەران نەیانزانیوە چ نووسراوە عەلەیهیمو السەڵات وسەلام. ئەگەر پێغەمبەر بیزانی باید چ نووسراوە خۆی هەندە ماندوو نەدەکرد بە مامی خۆی هەندە ماندوو نەدەکرد بە سەرەسەرەکانی قوڕەیش کە موسڵمان بن خوای گەورە عیتابی لێ بگریتن عەبەسە وەتەوەللا ئەن جاءەهو الأعمى لێیان دەگەڕا دەیگۆ هەر لە لەوح المەفکوورە لێیان گەڕێ ئاوچ دەگەڕا یەک ئەگەر شارەزا بە لەوح المەحفوظ چێ خوای گەورە هیدایەتی تەوفیقی بە قسمەت کردو قسەی لەگەڵەوی دەکرد و ماندووبوونیشی نەدەویست. لەبەرەوەی ئەو بابەتانە بابەتی هەستیارن پەیوەستن بە ئیرادە و بە ئیختیاری خۆمانەوە بەڵام ئەوەش بزانین اختیار و ئیرادەی ئێمە مەربوطە بە ئیختیار و ئیرادەی خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالە. ئەو جا دەفەرمێ ويضل من يشاء ويخذل ويبتلي عدلا فەضلەکە چییە و عەدلەکە چییە؟ وەکو گوتم تەماشەکە کەسێک خوای گەورە پێغەمبەری بۆ ناردبێ عەلەیهیمو السەڵات وسەلام منهەجی ژیانی بۆ ناردبێتن ئەو هەموو تەشجیعکردنەی بۆ کردبێتن ئەو هەموو تەشجیعکردنەی بۆ کردبێ بۆی کە ئەگەر موسڵمان بێ ئەو پاداشتەی دەداتەوە بەڵام هیچێک لەوانە ڕەچاو ناکا هیچێک لەوانە جێبەجێ ناکاتن. ئایا لەو حاڵەتەیدا کابرا بۆ هەیە گلەی بکا بڵێ وەڵا خوایە ئەتۆ بۆ ئەمنت گومڕاکردم ئێتۆ بە قسەی خوات نەکرد ڕێنمونیەکانی خوای پەروەردگارت جێبەجێ نەکرد کەواتە عەدالەتە لێرانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ساقیتی کاتن بەڵام فەرز ناگەر لێی خۆش بوو عەفوی کرد فەضلە چاکەیە. تەشبیه نەبێ وەکو مامۆستای مەکتەب دەرسی بۆ قوتابی شەرح کردووە قوتابی تەشجیع کردووە کۆبوونەوەی باوکانی کردووە بە دایک و باوکی گوتووە ئەو تەڵەبەی ئێوە تەمبەڵە ئەو تەڵەبەی ئێوە ناخوێنیتن لە ئیمتیحانێک بەبێ فەرق و جیاوازی پرسیاری وەکو یەک بۆ هەموو تەڵەبەکان هێناونەوە ئەو تەڵەبەیە گاڵتەی بە مامۆستا و بە دەرس شەرحکردن و خۆی مەشغوڵ دەکرد و ئەسڵەن گوێ نەدەدا مامۆستای. لەو حاڵەتەیدا کە مامۆستا پرسیارەکان تەوزیع دەکات کابرا کە وەڵام دەداتەوە ساقیت دەبێ دایک و باوک دێن بە مامۆستا بڵێ مامۆستا زوڵمت لەو کوڕەی مەکردووە یان دەڵێ وەڵای مامۆستا دادوەریت کرد و بەڕاستی بە عەدالەت لەگەڵ یان جوولایەوە. بەڵام ئەگەر تەڵەبەکە شایستەی ساقیتکردن بوو مامۆستا ناجیحی کرد ئەڵێن چی ئەو مامۆستایە چاکەی لەگەڵ ئەو تەڵەبەی کردووە فەزلی لەگەڵ ئەو شایستەی ئەوەی نەبوو بەڵام ئەوەی بە قسمەت کردووە. ئەو جا بینە سەر فەقەڕەی دیکە فەقەڕەی 25 دەفەرمێ وكلهم يتقلبون في مشيئته بين فضله وعدله هەموو خەڵکەکە وەچ کابرای گوتی هەڵجێڕ و وەرجێڕ دەکرێتیان هەموو خەڵکەکە لە ناو دوو نیعمەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ناو مەشیئەتی خوای پەروەردگار لە مابەینی فەضل و عەدلەکەی گۆڕانکاریان بەسەردا دێت. ئیوایە مەسەڵەن دەبینی هەتا عمری 40 ساڵی کافرە ئاخیری ئۆخرەکەی خوا هیدایەتی دەدا. ئیوایە خوا پەنامانداتن هەتا عمری 50 ساڵی موسڵمانە دوایە مرتەد دەبێتەوە و کافر دەبێت. خوای گەورە هەموو لایەکمان ستر کات و بمان پارێزیت. کەواتە برا بەڕێزەکانی خۆم هەموو بەتایبەتی عالەمی ئینس و جن کە مکەلەفین لە مابەینی فەضل و عەدلی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەڵجێڕ و وەرجێڕمان پێ دەکرێتن. لەبەرەوەش پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ دڵی هەموو عەبد و بەندەکان
لەناو دوو پەنجەی خوای پەروەردگارن تەبارەک وتعالە هەڵگێڕ و وەرگێڕیان پێ دەکا لەبەرەوە زۆر ئەو دوعایە بکەن یا مقلب القلوب ثبت قلبي على دينك دڵ لە ئاخیری عمری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام ڕۆژانە و دوعای دەکرد یا مقلب چییە ئەو دوعای دەکات سەید الخەلق محمد المصطفى عليه الصلاة والسلام يا مقلب القلوب ثبت قلبي على دينك كواتا بو إنسان بخران به كلا سري هدايتها إنما الأعمال بخواتيمها أصلي كرد وكان أو كابراك آخر كتبة سكوتاي ديتن لبروب بيغمبر فرمي عليه الصلاة من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة أو كآخر قصي لا إله إلا الله بيت سيتا بهشت خواهي قالوا لو أنا ما بجري يا رب العالمين بس تشتيك دست برد بي بو منو توك آخر وشمان لا إله إلا الله بي هو يكو قتم بدواي بيغمبران كوي كبروا عجبوا آني خوف ردي أو أمر فرماناني كخوا بي كردو يجيب زيان كي وخو بباريزي لو قناه تاواناني كان خواتو ردكن تبارك وتعالى لبروا هەمومان وەکو بڵێ هەڵگێڕ و وەرگێڕمان پێ دەکرێتن لە مەشیئەتی خوای پەروەردگار لە مابەینی فەضڵ و عەدلی خوای پەروەردگار تەبارەک وتعالە کاتمان ماوە ئەو جا دەینە سەر خاڵێکی دیکە دەفەرمێ وهو متعال عن الأضداد والأنداد وهو متعال عن الأضداد والأنداد يا ربي خوايا عمر مان همو بوي صرف كي كهر لخزمت باسو خواسي تودا عمري خو مان صرف كين وباسي أفعال ناو صفة كاني توب كين كجورترين عبادته وجورترين علم براستي دفرمي أو خوايا كبرزة وخواي پروردگار بكوبلي بنيازة لويك أضدادي هبن أضداد سيبرا برزكاني خو من ضد ئەوەیە کە تۆ مەسەلەن بڵێ ئاوە ئەو بڵێ نەخێر ئاوە ئەو بڵێ بەو لای دابڕەوە نەخێر دەبێت لە بەو لای دابڕۆی کەسێک هەبێ کە دژایەتیت بکا کەسێک کە هەبێ ئەمر و فەرمانەکانت لەوە خکاتەوە بە پێچەوانەی تۆ ئەمر و فەرمان دەرکاتن و یان بتوانێتن دەسەڵاتی وەکو تۆ بێ دەستەوەستانت کاتن ئەوە ضدە خوای پەروەردگار کەسێک نییە مەخلووقێک نییە کە ضدی خوا بێتن بتوانێتن خوای پەروەردگار تەبارەک وتعالە دەستەوەستان کا بە هیچ شێوەیەک لە هیچ ئەمر و فەرمان و ئەفعالی خوای پەروەردگار تەبارەک وتعالە ئەوجا والئەنداد ند هاوتایەکی هەبێ وەکو بڵێ چۆن ئەو دەپەرسترێ ئەویش بپەرسترێتن چۆن ئەو بۆی هەبێ ئەمر و فەرمان دەرکاویش بۆی هەبێ ئەمر و فەرمان دەرکا لەبەرۆش خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر دوو خوا هەبانە لە ئاسمانە کال و لەسەر زەوی لە فەسەدەتا دنیا تێک دەچوو بۆ چکە ئەو دەیگۆ با باران بێگۆ نا با بەفر بێت ئەو دەیگۆ با تەزرە بێگۆ نا با بەرد ببارن ئەو دەیگۆ با ساماڵ بێ دەیگۆ نا با خەڵکۆ خەریکی خەلە و خەرمان هەڵگرتنەوە نا با ڕەشەبایەک بێتن داری بەسەر بەردەوە نەدەهێشت لەبەرەوە ذاتی خوا تاک و تەنهایە و خاوەن دەسەڵاتی مطلقە و ناخەوێ بۆرژانی بەسەر دانایە و خاوەن هاوسەر نییە و منداڵی نین و نقطەی بیدایەتی نەبووە و نقطەی نێهاتیشی نییە لەبەرەوە زۆر زەرورە ئینسان ئەو خوای کە دەیپەرستی ئاوا بیناسێ و ئەگەر ئەو خوایەت ئاواناسی تام و چێژ و لەزەت لە عیبادەت و خواپەرستی دەکەی برا بەڕێزەکانی خۆم ولله المثل الأعلى نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە تەماشە دەکەی سەرۆکی وڵاتێکی چەند بە عزت بێت چەند بەدەسەڵات بێت چەند بە بەلیغ بێت چەند بە حکمت بێ خەڵکەکە هەندەی زیاتر شانازی پێوە دەکەن بەڵامە دێگە کابرایەکی وەچ کابرای گوتی بوو دەڵە و هیچ لە باران دانە بێ کابراگە لێشی پرسم پێعی بە بڵێم خەڵکی فڵانکە وڵاتە بەس لە بۆی کە نەڵێ فڵانکە خەڵکی فڵانکە وڵاتێکە فڵانکە سەرۆکێتی بە تووبی خۆ بشێریەوە لەبەرەوە ئیمامی تەحاوی ڕەحمەتی خوای لێبێ هاتووە ئەو بابەتانەی بۆ خورد کردوینەوە لەبەرەوە کتابەکانی عەقیدەی بە خۆتان
لەوانەیە زۆرێک لەو کتابانەتان خوێن بێتەوە ئیوای بۆ تەفسیلی ناچێتە ناوێ هەر دێ مەسەرەن کە باسی ئولوهیەت و ڕوبوبیەت و ئەسما و صفات و ئەوانە دەکا دێ باسی مەسەرەنەوە دەکا ئەوە بەس زۆر عجایبە ئەو عقیدەی تەحاوی بۆی کە زیاتر ئینسان پێی ئاشنا بێ و زیاتر بتوانێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بناسێتن. کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە بەڵام هەرەوە دەخوێنمەوە دەگەڕێینەوە سەری لە دەرسی داهاتوو دەفەرمێ لا راد لقضائه لا راد لقضائه ئەوەی کە خوای پەروەردگار تەقدیری کردووە بڕیاری لەسەردا و کەس ناتوانێت ڕەدی کاتەوە ولا معقب لحكمه ولا غالب لأمره ئەو سێ بابەتی زۆر هەستیارن ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوە گەرتەمەند باقی بێ بە خزمەتتان دەگەینەوە و هەڵوەستەیان لەسەر دەکەین وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.